24 ساڵە کوا هاشم جیاس. لەکوێی خەبات و بەرخودان و تێکۆشانی هاشم جیازەوە دەست پێ بکەین. ئەم سوارچاکە هەوراز و نشێوی وای دیوە، مەگەر بەس ئیرادە و توانا و ئینتیما بەهێزەکەی ئەو بەرگەی گرتبێ. جارێک ئاوارەی ئێران لە دوای هەرس، جارێک نەفی خواری بەغدا لەسەر شۆڕش، جارێک 14 مانگ پارتیزانی کە جگە هاشم جیاز و چەند هاوڕێیەکی تەنانەت چۆلەکە و کۆچر و گیاندارە شێوەکانیش نەیان دەوێرا بچنە شاخ و شێوەکان. جارێکی دیش ئاوارە بوون لە قۆناغی شۆڕشی نوێ لە دوای پارتیزان، جارێکیش بۆ بادینان و دوجاریش بێسەر و شوێن کرا لە شوێن و شار و مەفتەنی باب و باپیرانی. بەڵامونبوونێک وەڵامەکەی 24 ساڵە دەست ناکەوێ. کوا هاشم جیاز؟ کوانێ؟ تۆ سەرکردە و فەرماندەیەشی ئازا و چاو نەترس و قارەمان بوویت، هەرگیز لە مەرگ نەترسایت و لە ئاستی گولەی دوژمن خۆت نەوی نەکرد. بەشداری دەیان نەبەردی گەورەت کرد و کەسیش نەیتوانی کوردایەتیت پێ بفرۆشێتەوە، چونکە خۆت بە خاوەنی شۆڕش و کوردایەتی ئەزانی. عشقی پیرۆزەم زۆر پێخۆشایە، ئەو عشقە عشقی وڵاتم وڵاتم وڵاتە گیان، ئەی وەتەن ڕۆحم پیداتم پیداتم. کە دەیانوت هاشم جیاس دوژمن ئەژنۆیە لەرزی و سەنگەری چۆڵە کرد، خۆ بەستۆرە و دۆڵی خۆشناوەتی و دەشتی هەولێر و شاخ و کێوەکانی کوردستان شاهیدن. ڕۆژگارێک مەفرەزەیەک بە چەند فەنجێکی ژەنگاوی ئۆقرەی لە بەعسیانی هەولێر و بادینان بڕی بوو، ئەویش مەفرەزەکەی هاشم جیاز بوو. پاڵەوانی زیاتر لە 20 داستانی گەورەی تێک و پێکشکاندنی دوژمن و ڕاوەدونانیان لە خاچی پیرۆزی کوردستان، گرتنی بێتواتە و داستانی قەیوان ماوەت و گرتنی تەقتەق و شەڕەکانی مەڵبەندی سێ لەم سەر بۆ سەری خاچی کوردستان شاهیدن و بیریەکەن. هاشم عومەر عوسمان وەسمان ناسراو بە هاشم جیاس، چوارەم شەیدی بنەماڵەکەیەتی. ساڵی 1960 لە گوندی دۆنگزاوە بناری سەری ڕەش ناحیەی مەسیفی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە و لە عەشیرەتی خۆشناوە. ساڵی 1970 ژیانی هاوسەری پێگەێناوە، هەرەو ساڵەش پەیوەندی بە ڕێخستنە نهێنیەکانی ناوشارەوە دەکا. خاوەنی 4 مناڵە بە ناوەکانی هەژار، هانا، هاژە، هاوکار کە کۆچی دوایی کردووە. لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول بەهۆیەوەی باوکی شەیداشم پێشمەرگە بووە، خانەوازەکەیان نەفی خواری عێراقەکرێن و لە دیوانیە دەگیرسێنەوە. ساڵی 1970 دەبێتە سەربازی عێراقی و دەچێتە خولی فێربوونی جیاز و دەکرێتە عەدەد جیاز. هەر ئەمەش هۆکاری لکاندنی لەقەبی جیاز بووە بە ناوەکەیەوە. ساڵێک دوایبوونی بە سەرباز لە ڕێی دکتۆر زریانەوە پەیوەندی بە کۆمەڵەی ڕەنجەران و ڕیزەکانی پێشمەرگەوە دەکا. ساڵی 1982 گواسترایەوە کۆمیتەی سەرکردایەتی هەولێر. ساڵی 1983 گواسترایەوە تیپی مەڵبانج بە عەدەد جیاز. لە کۆتایی ساڵی 1985 گواسترایەوە تیپی 87 قەرەچووخ هەر بە عەدەد جیاز. ساڵی 1970 بە فەرماندەی کەرت ڕەوانی بادینان کرا. لە شاخ پلەکانی فەرماندەی مەفرەزە و فەرماندەی جێگری کەرت و فەرماندەی کەرتی جێگری تیپی بڕیوە. ساڵی 1970 کە هێزەکانی پێشمەرگە لەسەر سنوورەکان کشانەوە، شەیداشم و ژمارەیەک فەرماندە و پێشمەرگە لە سنووری هەولێر بە پارتیزانی بۆ ماوەی 14 مانگ مانەوە. ساڵی 1991 بەشداری کاریگەری هەبووە لە ڕاپەڕین و
ڕزگارکردنی شاری هەولێر و کەرکووک. ساڵی 1992 فەرماندەی بەچالیۆن بووە لە هێزی 11 سەفین. متارێک لەلایەن ئەباڵی بەڕێز کاکاشی بۆ دەکەندێتەوە. بەشدارانی کۆری ڕێزگرتن و پەردەنادان لەسەر وێنەی شەهید بە ناوی هێزەکەمانەوە زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەین بۆ کۆری پەردەنادان لەسەر وێنەی شەهیدی جوانەمەرگ کاکە فواد گۆمەشیری هەمیشەنەمر. بەڕێزان لە کاتێکدا کە یادی ئەم شەهیدە شۆڕژێرە دەکەینەوە میلەتەکەمان بە قۆناغێکی زۆر ناسک و دژواردا تێدەپەڕێ پێویستی بە هەوڵ و خۆشی لە ڕادەبەدەری تێپۆشە لەگەسەر و خۆراگرەکانە. لە تەشکیلاتی قیادەی مەنتیقی هەولێر کراوە بە جێگری فەوج، ماوەیەکیش فەرماندەی تیپی بەرانەتی بووە، دواپلەشی جێگری لەشکری هەژدەی بەرانەتی بوو. میداڵی زێڕینی پارتیزانی پێشمەرگایەتی مام جەلالی وەرگرتووە. لە ڕۆژی 31 ئابی ساڵی 1996ەوە چاوەکو ئێستا بێسەر و شوێنە. Shut